ڕووباری باڵەکایەتیە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان لەسەر ئەو ڕووبارە دەبیندرێن. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمی کارەبا وای کردووە هاوڵاتیان بە مەبەستی خۆفێنکردنەوە ڕوو لە ڕووبار و سەرچاوە ئاویەکان بکەن. بەهۆی نەبوونی کارەبا و ئاو و بەخۆت دەزانێ ئێستا 7 ساڵ یعنی بەهۆی وشکە ساڵی ئاوکمە ئەوجا ناچارن کارەباشمان نییە ناچارم دەبێت ڕوو لە ڕووبارەکان کە گەشتار کە دێتەرە هیچ ڕێنما یەک نییە مەسەلەن پێت بڵێت دەبێت لێرانە مەلێ بکەی یان نەکەی ئێرانە مەسەلەن ئەوجا ئەوانی شارەزاییان کە خۆ لێدەن نازان ڕووبارەکە قۆرە ئایا تەنکە ئەوەیە خۆ لێدەن و حاڵەتەی ئەوە ڕووەدات و خەڵکەی زۆر ساڵانە لەو ڕووبارەی ئەخنچێتن ئەوش بەهۆی نەبوونی شارەزایی کە لەو ڕووباریان مەلەی نزانی یان بۆ گەشت دێتن یان بە هەر هۆکارێکی ترکبی لەو ڕووبارەی ئەخنچێ ساڵانە خەڵکێکی زۆر لەو ڕووبارەی گیان لەدەست ئەدا تیمەکی غەواسیش لەو مەتیقەی بوونی نییە ڕاستی لەو حاڵەتە یان لە هیکڕەکە مەسەل لۆرمونە کەسێک ئەکەویتە ناو ڕووباری هیچ تیمەکی بەها ناوهاتن بەماوەکی کم یان ناگاتەکنێتوە. ڕووبارێکی سارد و لێژە خێرایە لە ڕۆیشتن تەنانەت ئەو کەسانی مەلەوان و توانای مەلەکردنیان هەیە زۆرجار گرفتیان بۆ دروست دەبێت. بەپێی ئامارەکانی بەرگری شارستانی ڕووداوەکانی خنکان لە سۆران بەرزترین ئاستی تۆمار کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بەداخەوە لە ئەگەر باسی ئامارەکان بکەین لە ساڵی 2015 تاوەکو ئێستا کە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 6 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری هەچوار قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندۆز لە ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکان دووچاری خنکان هاتوون. ڕووبارێک بە درێژایی ڕێگای هامڵتۆن زیاتر لە 70 کیلۆمەتر لە باڵەکایەتیەوە دەست پێ دەکات و تا دەگات بە زەی قەندیل درێژ دەبێتەوە. وێڕای دیمەنێکی جوان کەشوهەوایەکی گونجاوی بەخشیوە بە ناوچەکە بەڵام بۆ گەشتیاران ساڵانە چەندان ڕووداوی خنکان و گیان لەدەستدان تۆمار دەکرێت بەهۆی ناشارەزاییان لەو ڕووبارە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.